سڵاوم کاتەوە باش. ئەم کاتتان باش بەخێر بێن بەخێر بێن سەر چاو خێراتین تەلەڤیزیۆنی سێر دەکەن بۆ مەمنون زۆر سپاس بۆ تۆ بەڕێزت وەکو پیشەوەرێک کاری تۆ دروستکردنی کڵاشە. ئەم پیشەی ئێوە ینی چۆن هاتووە ڕەنگە ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین بەرنمەیەکی زۆر دوور درێژی بووە بەڵام ئەگەر بە کورتیش بێ مێژووی چنینی کڵاش باز بکەیت. مێژووی کڵاش مێژوویەکی دیاریکراوی نییە دروستکردنی کڵاژواتە بەڵام ئەوەنە کە لە کتێبە مێژووەکانمانە ئاماژەی پێکرابێ ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش حەزرەتی مەسیح ینی زۆر کۆنە بەڵێ طبیعی لە ناوچەی هەورامانە لە هەرو دیوی ڕۆژهەڵات و لە باشووری کوردستان مەسەن هەبووە بڵێن ئەوەکو مێژوەکەی مێژوویەکی زۆر دێرین و کۆنی هەیە بڵێ. ئێستا ینی ئەو پیشەی ئێوە چۆنە وەک جاران بەردەوامی هەیە بڵین وەک پیشەکانی تر ئەو بەرهەمی کڵاش لە دەرەوە دروست ئەکرێ بهێتە ناو هەرێمی کوردستان و کاری لەسەر ئەو بەرهەمەی ئێوە کردبێت؟ بێگومان یعنی ئەو گۆڕانکاریانەی کە لە کوردستانە مەسن ڕووی داوە لە ناوچەکەیە هەموو ئەمانە ینی با بڵێن گۆڕانکاری مەسەن ڕاستە خۆیان نا ڕاستەوخۆ بۆ سەر بازار هەیە. ئێمە وەکو پیشەی خۆمان من باسی پیشەی خۆمان بکەم بێگومان ینی گۆڕانکاریێکی زۆر هاتوو بەسەریا ئێمە توانگە بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 90 هەتاوەکو 2003 ئێمە خۆمان بۆ خۆمان لێرە بنی کلاشکامان دروست دەکرد ئەو کات ئەمانە بۆ کوردستانی ڕۆژهەڵات بۆ ئەو دی و ئەمان فرۆشتەوە چوە ئەو کات بەیری فەرقی بینی تومەن و دینار کوردستان لەم دی و زۆربەی ئەو خەڵکە ئیشی ئەکرد ئیشی دەستی ئەکرد ئیشی دەستی ینی بەتایبەتی لە بواری کلاشە کە ئێمەش ئەڵێن ینی کلاش دروستکردن یانی ئەگەر تۆ ئێمە بین پۆلێنیکەین توانین بڵێن 3 تا 4 وەستایە ئیشی تیاکە لەگەڵ کۆمەڵێک شاگرد یانی توانین ئێمە بڵێن زۆرێک لە خەڵکەکە لە منتەقەی هەورامانە زۆرێک مەسەن ئەمی شەیە کرد ئیسفادەشی هەبوو ینی بەڕاستی ئیسفادەیەکی زۆر باشی هەبوو بۆ خەڵکە بەڵام گۆڕانکاریەکان هاتن لە دوای 2003ەوە ئەو گۆڕانکاریانەی بەرگشتی کە لە عێراق و لە کوردستانە ڕوویە ئەمە وای کرد یعنی بژێوی خەڵکی ئێرە وردە بەرەو باشی ڕۆشت و دیناری عێراقی بەرزتر بۆ لە چاو تمەن و لە چاو ئەسکەنداز و تمەنی ئێرانە بڵێن ئەمە وای کرد ئێمە لێرە خەڵکەکە وردە ڕووی لە دامەزراندن کرد لە دەستگاکانی حکوومەتایەتر ئایا دەستگاکانی ئاسایش بن پۆلیس بن دەستگاکانی تر ینی تر ئەمانە با بڵێن گۆڕانکاریەکی نەوعیان مایانی زۆر پێیا بوو هەل لە ڕووی لە چەند ڕوویەکەوە ئێمە گۆڕانکاریێکی زۆر ڕوویە بەڵام لەو دی و بەعکسەوە لە کوردستانی ڕۆژهەڵات بەعکسەوە یعنی ئەوان وای لێ هات خەڵکەکە زیاتر ڕووی کردە ئیشە دەستیەکان ئێمەش لێرە کە کەم بۆ خەڵکی ئیشی نەکرد ئەو کات ئێمە پێویستمان بەو دیەوە بوو بێگومان ئەوانەمان کە بەردەوام بووین وەکو ئێمەمانان ئێمە ئەتوانین بڵێن لەو ڕۆ بەڵێ زەرمان بووە چونکە ئێمە لە ئیشەکە وەکو خۆمان وەکو ئیشی دەستەکەی ئێستا خۆمان یعنی ئەتوانین بڵێن لە سەعات 10 لە سەدا 15 خۆمان ئیشەکەی تیاکەین باقیاتی هەمووی لە کوردستانی ڕۆژهەڵات هەمووی لەو دی و لە هەورامانی ئەو دیوەکرێ ئەمە وای کردووە ئێمە وەکو خۆمان لەو ڕۆ زەرمان بێ بەڵام لە ڕوویەکی ترەوە ئەو دی و با بڵێن ڕۆژهەڵات زۆر کارێکی باشیان کردووە توانیویانە ئیدارە ئیشەکە بکەن توانیویانە ینی با بڵێن زۆرێک لە گەنجەکان ئەمە بەڕاستی ینی کاریگەرێکی زۆری هەیە تۆ کاتێک کەسێک کە کارێک ئەکات ئەگەر بتوانێت دەستکەوتێکی نەبێ بێگومان پشتی لێڵەگات و نایکە ئێستا زۆربەی ئەو گەنجانەمان یعنی ڕوولم ئیشە ناکەن ڕوولەمە ئەمە ناکەن چونکە بە تایبەتی ئیشی کلاش زەحمەتێکی زۆری هەیە ئەگەر بین بڵێن چەند ڕۆژی پێچێت تاوەکو جووتێک کلاش دروست دەکرێت و بەرهەمە هێنرێ ئێمە ئەتوانین بڵێن 8 ڕۆژ بۆ 10 ڕۆژی ئەوێ ئەجاوتمان 3 تا 4 وەستا ئیشی تێئاکا ئەمانە هەمووی کولفەی ئەوێ پارەی ئەوێ کاتی ئەوێ ئەمانە بەڕاستی تۆ دووشت ینی لە کارکردنا دووشت تۆ خازانج پێگەنێ ئەبێ کات و بڕی ئەو پارەی کە تێچێ ئێمە هەردووچی کاتی زۆری ئەوێ بڕی پارەکەشی کەمە
ئەو قازانجێ کە دەست ئەو کەسانە یعنی قازانجێکی زۆر کەمە لە چاو ئەو بازارەی لە چاو ئەو ژیانی کە ئێستا هەیە بەڕاستی یعنی ئێمە لەگەڵ بازارە ناتوانین لەگەڵ ئەتوانین بڵێن لەگەڵ ڕۆژگارە ناتوانانی تۆ هەنگاو بنی چونکە تۆ بەڕاستی ئیشەکەت ئەگەر مقارنەیەکەی هەمیشە بە دۆلارە بێت تۆ مقارنەیەکەی ئێمە گە بگەڕێنەوە بۆ ساڵەکانی هەشتا ئەمە باوکمان باو باپیرمان ئێمە هەر ئەمە ئیشیان بۆ باوکم خۆم لە یادمە کلاشمان دروستە کرد و کلاشمان ئەفرۆشت ئەو کات بە 18 دینار دۆلار بە 27 دینار بوو یعنی 100 دۆلار بە 27 بوو وەرە ئێستا تۆ جووتێک کلاش بفرۆشە بە 16,000 بزانێت چەندێک دۆلارەکە ئەمە تۆ مقارنەیە کە کرد هەمیشە تۆ لە دووەبی دو ئەکەوی زۆر دواکەوتوی مقارنەیەکەی بە شتانی تر مەسەن لە بەرزبوونەوەیەکی زۆران لە هەڵاوسانێکی ئێمە ئابووری زۆرین بەڵام ئێمە لە شوێنی خۆیان وەستاوە لەبەر ئەوەیە لێرە ئیشەکە ینی بەرەو پێشەوە نەڕۆشتووە لە ڕووی کارەوە لە ڕووی فرۆشتنەوە ئێمە باسمان لەوە نییە لە ڕووی فرۆشت کەسانە نەخێر کەمی کردو بەڕێزت باس لەوە کرد کە ئەو پیشەیە بە چەند وەستایەک ئەگاتە ئەنجامیە واتە ئەو کڵاشە بە چەند مەرحەلێک هاتەیە پەڕێت و هەتا دروست ئەکرێ بەڵام لە کۆنا هەمومان نەزانین لە کۆنا زیاتر ئەم پیشەیە کاری ژن بووە لە هەمان کاتە ڕەنگە ژن تەنها ئەوەی یعنی ئەو وەک ئێستا چەند وەستایەک ئەم کاری نەکردێت تەنها ژن ئەم پیشەیە کردووە ئەتوانی ئەگەر کەمێک لەسەر ئەو لایەنە قسەمان بوو کە گەر شارزایت هەبێ تەنها ژن هەموو کارەکانی کردووە یاخود لەو سەردەمەشا بە چەند کەسێک ئەم پیشێت تەواو کراوە نابێگومان بە چەند کەسێک بووە بە هاوکاری ژنانیش بوو ئەم ئیشەی ئێمە یعنی ئێمە خۆشبەختانە هەموو کات یانی شانازی بەوە ئەکەین لە هەورامانە هەمیشە ئێمە ژنانمان خانمانمان هاوکاری پیاوان بوون زیاتر ئەوەی کە ئیشەکەیان کردبێ ئیشی خانمان بوو بێت و ژنان بێت چنینەکە بووە هەڵبەت لە ئیشی بنەکەیە ئیشێکی زۆر قورسە ئافرەتان و ژنان نەیانتوانیەوە یانەویشە بکەن چونکە بەڕاستی لە ڕووی جەستەیەوە توانایەکی بەهێزیەوێ بەڵام بۆ چنینەکە نابێ گومان ئێمە ئەتوانین بڵێن ساڵانی زوو و ئێستاشی لەسەر بێ لە کوردستانی ڕۆژهەڵات ئەتوانین بڵێن لە 140 بۆ 50 ئیشی چنینەکە ئافرەتانێکن ژنانێکن بەڕاستیەوە کە یعنی ئێمە هەموو کات یعنی جێی شانازیمان ئێمە ژنانمان دایکانمان خوشکانمان توانی یانی هاوکاری پیاوان بن ئێستاش هەر بەردەوامن هەر ویشاکەن بەڵام وەکو وتم لێرە نەخێر کەس بووە بەڵام لەو دیو لە ڕۆژهەڵات هەڵی بەردەوامن دەستان خۆش بێ ئەمە ماندوومانکردن سەرکەوتوو بن بەخێر بێن سەر موسە چاوم بنەرانی خۆشەویست بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان بەو ئومێدەین کە لە هەموو وڵاتدا لە کوردستان بەگشتیدا پیشەی دەستی و کاری دەستی پەرەی پێ بدرێت و لایەنی پەیوەندیدار و هاوڵاتیان هاوکاری یەکتر بن بۆ برەودان و پەرەپێدانی پیشەی دەستی باچیتر بەرهەمە دەرەکیەکان نرخێکی زیادی لەسەردا بنرێت پیشە ناوخۆی و بەرهەمە ناوخۆیەکان و کارە دەستیەکان زیاتر پەری پێ بدرێت و بە شێوازێکی باش بۆ هاوڵاتیان ساغ بکرێتەوە تاکو بتوانین هەموو هاوڵاتیان و هەموو پێشەوەران سوودمەند بن تا بەرنامەیەکی تر هەمووتان بە ئاسوودەی و بەختەوەری ئەسپێرم کاتێک شاد بۆ مولاتە.